نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ تایبەتمەندکردنی هەندێک لە فەرمانە گشتیەکانی قورئان لەلایەن سوننەتەوە. بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا بە شێوەیەکی گشتی باز لە میرات کراوە و خوای گەورە دەفەرمێت: يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. خوارێنموییتان دەکات و فەرمانتان پێدەدات دەربارەی نەوەکانتان لە بواری میراتی گرتندا، ئەویش ئەوەیە بەشی نێرینەیەکیان ئەندازەی بەشی دوومێینەیانە. بەواتایەکی گشتی هەمووان لە نێو واتای گشتگیری ئەم ئاەتەدا چ پەیامبەران و چ ئەولیا و ئەسفیا و مقەڕەبین، بەڵام کاتێک پاشکۆچی دوایی سەروەرمان صلی الله علیه وسلم کچە تاقانەکەی پێغەمبەری خودا حەزرەتی فاتیمە دێتە لای خەلیفەی پێغەمبەری خودا حەزرەتی ئەبوبەکر و داوای میراتی باوکی لێ دەکات، حەزرەتی ئەبوبەکر ئەم فەرمودەیەی بۆ دەخوێنێتەوە کە لە پێغەمبەری خودا گوێی لێ بووە: إنا معشر الأنبياء لا نورث ما تركنا صدقة. ئێمەی کۆمەڵی پێغەمبەران لە دوای خۆمان میرات بەجێ ناهێڵین، ئەوەی لێمان جێدەمێنێت دەبێتە سەدەقە. بەڵێ، پێغەمبەری خودا لە ڕێی ئەم فەرمودە پیرۆزەوە ئەم فەرمانە گشتیەی قورئانی تایبەتمەند کردووە. بە هەمان شێوە فەرمودەی ئەلقاتیل لا یوریث بکوژ میراتی بەرناکەوێت، کەسی بکوژی لە وەرگرتنی میرات دابڕیەوە، واتە کەسێک کە باوکی دەکوژێت لە باوکیەوە میراتی بەرناکەوێت، کەسێکیش کە مامی دەکوژێت هیچ میراتێکی لە مامیەوە بەرناکەوێت، کەسێک کە برایەکی یاخود خاڵی دەکوژێت لەوانەوە هیچ میراتی پێنادرێت. بەم شێوەیە سونەتی پێغەمبەری خودا ئەم حوکمی گشتی میراتەی تایبەتمەند و دیاری کردووە. 4. سنووردارکردنی هەندێک لە فەرمانە ڕەهاکان لەلایەن سوننەتەوە. یەکێکی دیکە لە ئەرکەکانی سوننەت سنووردارکردنی فەرمانە ڕەهاکانی قورئانی پیرۆزە. بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا خوای گەورە دەفەرمێت: والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله. دەستی پیاوی دز و ئافرەتی دز ببڕن لە پاداشتی کاری ناڕەوایاندا، ئەمەش تۆڵەیەکە لەلایەن خواوە. ئەمە فەرمانێکی ڕەهایە، هەروەک چۆن لە ئاەتەکەوە ڕوون نییە لە چه هەلومەرجێکدا و بۆ چه بڕێک کەسی دزیکار بە سزایەکی لەم شێوەیە سزا دەدرێت. بە هەمان شێوە بەڕوونی ئاماژە نەکراوە بە ئەو شوێنەی دەست کات دەبڕدرێت. بۆ نمونە قورئانی پیرۆز لەو ئاەتەدا کە باز لە دەستنوێژگرتن دەکات دەفەرمێت: دەستەکانتان هەتا ئانیشکتان بشۆن. بەم شێوەیەش بەلایەنی کەمەوە هەتا ئانیشک لە باڵدا دەخاتە نێو واتای گشتگیری وشەی دەستەوە. جا هەردووبارە سونەتی پاک و باڵایە کە پێی ڕاگەیاندوین دەستی دزیکار لەکوێدا ببڕین و لەم ڕێیەوە حوکمێکی ڕەهای قورئانی سنووردار کردووە. ئەوە بوو کاتێک دزێکیان بۆ سزادان هێنایە لای پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم، ئەو فەرمانیدا کە لە مەچەکدا دەستی ببڕدێت و بەم شێوەیە فەرمانی ڕەهای دەستبڕینی سنووردار کرد. بە هەمان شێوە نمونەیەکی دیکە ئاەتی: يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم. أي أواني باورتان هێناوە ماڵ و سامانی یەکتر بەناحەق و بەبێ بەرامبەر لە نێوان خۆتاندا مەخۆن، مەگەر بازرگانیەک بێت و لەسەر ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. هەردووبارە سونەتی پاک و باڵا ڕوونکردنەوەی بۆ ئەم ئاەتە هێناوە و فەرمانەکەی سنووردار کردووە. کاتێک پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لە ڕێی فەرمودەی میوەکانتان مەفرۆشن تا ئەو کاتەی بە تەواوەتی دەگەن،
سنوورێکی دیکەی بۆ واتای ئەم ئاەتە داناوە. هەروەک لەسەرەوەش ئاماژەمان پێدا سونەتی پێغەمبەری خوددا سەرچاوەیەکی سربەخۆی یاسادانانە کە ئاماژەی بە حکم گەلێک کردووە کە لە قورئانی پیرۆزدا نەهاتوون. لە نمونەی ئەمانەش حرامکردنی گۆشتی ئاژەڵە سواریەکان و گۆشتی ئاژەڵە درندەکان و هەروەها حرامکردنی هاوسەرگیریە لە نێوان پۆر و خوشکەزا یاخود برازادا. جا سونەتی پیرۆزی پێغەمبەری خوددا وەک سەرچاوەیەکی سربەخۆی یاسادانان تەشریع لەگەڵدا بەزاندنی قورئاندا و لە پەنا قورئاندا ئەرچی خۆی بەردەوامی پێداوە و هەمیشە لە پەنا قورئاندا بووە. بەڵام هێندە هەیە کە ئەو سونەتەی کە لە دوێنێوە تا ئەمڕۆ لەلایەن زۆرینەی ئوممەت و زانایانی ئوممەتەوە بەم شێوەیە پەسەند کراوە لەلایەن کۆمەڵێک لە ئیمامانی معتەزیلەوە کە لەژێر کاریگەری فەلسەفەی یۆنانیدا بوون و پاشانیش لەلایەن ئەو ڕۆژهەڵات ناسانەوە کە نیازپیس بوون و هەوڵیان بۆ ڕووخاندنی پایەکانی ئیسلام داوە کار بۆ بەخەیاڵ لێڵکردنی ئەم سەرچاوە پاک و سازگارە دراوە. بەداخەوەش کە دەستەیەک لەو زانا مسلمانانەی ماوەی 1-2 سەدەیە لە بەرامبەر ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات ناسانەوە کەوتونەتە نێو هەستی خۆ بەکەم زانین بە ئاڵۆزیەکی لەم شێوەیەوە لە بابەتەکەیان نەویەوە و تا ڕادەیەک کەوتونەتە نێو داوی ڕۆژهەڵات ناسانەوە و بگرە هەستاون بە نیشانەی پرسیار خستنە سەر سونەت. بەڵام هەوڵەکانی زانایانی پێشین بۆ چەسپاندنی پایەکانی ئیسلام و قورئان و سونەت و ئەو شاکارانەی بە بەرهەمی ئەم هەوڵدانانەیان هەژمار دەکرێت هێندە ناوازە و درەخشانن کە ئەو پەڵانەی هەوڵ دەدرێت بە سونەتەوە بلچێنرێت نەتوانن هیچ کاریگەریەکیان لەسەر ئەم سەرچاوە ڕوون و سازگارە هەبێت.